دەپرسم کات چییە؟ ئەم کاتەتان باش ساڵێکی پڕ لە چالاکی هونەری و کولتوریمان بەڕێ کرد. ئێمەش وەک ستافی کۆوار هەفتانە بە نوێترین بابەتەکانەوە دەبوونە میوانی ماڵەکانتان. بۆ ئەم هەفتەیەش بە هەمان شێوە بەردەوامین بە هەگبەیەکی پڕ لە هەواڵی هونەری و کولتوریەوە هاتوینەتەوە لاتان. لە شاری هەولێر کۆڕێکی فەلسەفی بۆ توێژەری بواری فەلسەفە دکتۆر محەممەد کەمال ئەنجامدرا. کۆڕەکە لە ژێر ناونیشانی چەمک و واتای کاتدا بوو. لێرەدا کێشەکەمان ئاڵۆزتر بکەیت. ئێمە لە مامەڵەکردنی ژیانی ڕۆژانەمان جا لە سەرەتاوە دەپرسم کات چییە؟ ئەمە پرسیارێکی فەلسەفیە سەبارەت بە واتە یاخود ناوەڕۆکی کات و وەڵامدانەوەی ئاسان نییە. لە کۆڕەکەدا دکتۆر محەممەد باسی لە پێناسە جیاوازەکانی کات کرد لە فەلسەفەدا. پاشان ڕابردوو و ئێستا و داهاتوو لە واتای فەلسەفەی کاتدا جیاکرایەوە. گرنگی هەبوونی پرۆژەی داهاتوو لە تاکدا هەروەها هەوڵدان بۆ ئەنجامدانی ئەو پرۆژانە وەک هۆکارێک بۆ داهێنان خرایە ڕۆ. ئەگەر کات لە دەرەوەی بیرکردنەوە دەبێت ئەم مێزە ئەوە دەبێت بەر ئەزمموی هەستەچی بکرێت. میوانداری سەدانی یەکتریش پێویستی بە عەقڵ بیرکردنەوە هەیە؟ پەیمانگەی هونەرە جوانەکانی هەڵەبجە بەشی هونەری شانۆ لە کارنامەی دەرچوونی قوتابیانی پێنجی دەرهێنان و نواندن شانۆگەری نهێنی ئێوارەیەکیان نمایش کرد. شانۆگەریەکە لە نووسینی گەزیزە عومەر و دەرهێنانی بەرهەم سدیق بوو. شانۆیەکەی ئەمڕۆ تایبەت بە کێشە کۆمەڵایەتیەکان و واقعی سایکۆلۆژی ئیشی لەسەرگراوە وەکو ڕێباز و شانۆکەی ئەمڕۆ تایبەت بوو بە باسی ڕاگەیاندن کارەکان و ڕۆژنامەنووس و ئەنی باسی ئەوەی ئەکرد کە چۆن ژیانیان چۆنە ژیانی ڕۆژانەیان و لەناو کۆمەڵگایە چۆنن و زیاتر باسی ئەو نهێنی ئەکرد کە بگەڕێنەوە بۆ دەق نهێنیەکەی ئەو نهێنی کە ئەبوایە بموتایە لەسەر ئەوە بوو خۆشی هەریشەکە بە ناوی نهێنی ئێوارەیەک باشم سەرمەوە سوڵماوە تۆ چۆن بەبێەوە ڕای وە بگرێم ڕیانە دیاوە ئەی باشە بە خۆت نەوت وەک چۆن بە زۆری بەم بابە زۆری ژێکێنمەوە هەستیتر ئەوان شتێک لە دڵیانە ئەیانەوێ بە تۆی بڵێ ئەوەی کە ناتوانین لە گۆڤار و ڕۆژنامەکانە بە تۆی بڵێ ئێ نووسە و دانیشتناکرد ئەوانەی کە تۆ ئەیان نووسی هەمووی سواون تۆ تەنیا بەشێک لە جەماوە خوێنێت جاتوانەر بە خۆتەڵە ئەوە نووسنە شەوێک ساردە شەوێک ئاوی گەرممان نییە شەوێک زۆرمان شەوێک باسی مشتەکە باسی بیستن نەکرد لەم نمایشەدا ئێمە دەستمان خستووە چەند خاڵێک کە لە کۆمەلگادا ئێستا نەکبوونەتە دیاردە بگرە ئەو حاڵەتەشان تێپەڕاندووە دیاردەی ئەوەی کە دەستدرێژی سێکسی یان دەستدرێژی دەستیکردنە سەر خانمان یان ئەوانەی کە کاری ڕۆژنامەنووسیەکەن یان هەر لە هەر مؤسسەیەکی تراکاری بە سەرقاڵە بەکار و کردەوەی خۆیانەوە. ئێمە ئەمڕۆ باسمان لەو حاڵەتانە کرد کە بەڕێوەبەرەکان یان ئەوانەی کە دەسەڵاتیان هەیە لەسەر بۆ ڕایکردنی چەند کارێکی ئیداریان هەر کارێکی تر بێت لە وەڕیری ئەوەیە داوای پەیوەندی جەستیان لێکن لە هەر کەسێک بێن خێزان بێت چوتانم ژن بێت هەر کەس بێت یان ئێستا بابەتەکەوەی لە هاتووە کە تەواو تەشەنی کردو لەناو کۆمەلگایە ئێمە ویستمان لە ڕێی شانۆگەریەکەمانەوە دەست پێنە سەر ئەو خاڵانە ئەم جارە بڕیارێکی سەرتا باش بیر لێبکەرەوە دەستیان گشتی وا ناکەی بەخوا خەتای من نەبوو بەخوا
سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لقی کەرکووک پێشەنگەیەکی شێوەکاری بۆ هونەرمەند هەژار کەلهوری کردەوە. لە پێشەنگەکەدا 20 تابلۆ پیشاندرا کە گوزاریشتیان لە ئێش و ئازارەکانی گەلی کورد دەکرد. تابلۆکانم 20 تابلۆن لە ئەڵمانیا کێشاومە تعبیر لە نەهامەتی میلەتەکە مەکەن لە گۆڕی بە کۆمەڵ و ئەنفال و هەڵەبزە و تعبیر لەم شتاناکە. من هەموو کات وتومە یەکێک بوومە لەوانەی کە ئەنفال ئەو خەڵکانەی ئەنفال کراون بینیومانی من جاروا بووم 3 ساعتم فەرق بووە. ئەگەر منیش بژیرابام وەکوان ئەنفالەکرام هەموو ژاڵم خوا بۆی من هێشتۆ بۆی باسیەوەم بکەم. من کە خەڵش کەرکووکم کەرکووک کە سوکارمان هەمووی کە سوکاری ئێمە خۆمان لەم وەزع ژیاوین ئەم تاڵیەمان چێشتووە ئەم زوڵموش لە ئێمە کراوە لەسەر ناسنامە ئێمە کراوە زۆر ینی لە نزیکەوە تاسیری هەبووە لەسەرمان. دیارە ئێمە وەکو سندیکای ڕۆژنامەنووسانی لقی کەرکووک سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان پێمان وابوو دەبێت لە وەرزێکی نوێدا چەند چالاکێک لە شاری کەرکووک ئەنجام بدەین. خۆشبەختانە هاوڕێی دێرینم شێوەکار هەژار کەلهوڕی کە شێوەکارێکی دوورە وڵاتە گەڕاوەوە بۆ وڵات بۆەوەی ئەم پێشەنگایە بکاتەوە و ئێمە بۆ پێشەنگایە سپۆنسەری پێشەنگاکەی هەڵساین و ئەو شتڵی کە بینیم جێگەی دڵخۆشی بوو خەڵکێکی باش خەڵکێکی چۆنەڵێ موهتەم بە قەزەکە هاتن بۆ دیدەنی پێشەنگاکەی و بەڕاستی پێویستمان بە چالاکی زیاتریشە لە شارەکە. لە شاری دهۆک و لە ڕێوڕسمێکدا کتێبی دوو کەڤاڵ ژوەڵاتێ خوێن و بەفرەی زوهر کوورەمارکی بڵاوکرایەوە. کتێبەکە لە 93 پارچە شعری ناوەڕۆک جیاواز پێک دێت هەر لە خۆشەویستی و دابڕانەوە تا پێشمەرگایەتی و نیشتیمان پەروەری لە خۆ دەگرێت. ئەبە دیوانێکە هۆزانایە شنۆتوسێ هۆزانە پێیدێ هۆزانی جۆرە و جۆرن سەروەڵاتینە سەر ئافرەتێنە ڕەخنانە ینی هۆزانی جوواکینە جۆرە و جۆرن سەر قارەمانیا پێشمەرگەیە بەرهەمێت منە دیژی هەر دیوانێ شعرێ بوون 3 دیوانێ دی بوون ئەوجی هەر دیوانێکم ئەز شێم بێژم تایبەتی سەر پێشمەرگەی بوو و دو دیوانێ دیژی هەر هەلبەستێتوان جۆرە و جۆر بوو. شهید و قهرمان و عقید و دەرێ خۆک دەسەرێ کۆمتێها سەرێ تەحت و زنارێها پەرتووکە زوهێر کوورەمارکی دیوانەکە هەلبەستێ بوو ناوێ دوو کێڤاڵ شوەڵاتێ خوین و بەفرێ و 14-15 هەلبەستێت هەمبێزکرین ئەڤرو کەلهۆڵا ئێکەتیا نویسەرە هەفکاری بێگومان پەرتووخانە بەدرخانیە و گرۆپێ ڕەوشەنبینی و جوواکیل دهۆکێ مەڤیە ئەم vê ahengê bikein îmzakirina perdûkaka Zuhêrî gel bijîn awazet xweş yê müzîkê yê jêger kuzoyî ev rênîş nedît berdewam bin hindî pertûk yê nîş bin çapê derkevin û hevalê muellef yanî xudanê pertûka hezken em dê war nîşna bûdanî.
لە پێشەنگەیەکی شێوەکاریدا لە شاری سەقز تابلۆکانی خانمی شێوەکار پەریا سەعیدزادە پیشاندرا. پەریا دەیەوێت دەڕێکی تابلۆکانیەوە ئازارەکانی ژنان بە شێوەیەکی جیاواز بخاتە بەرچاوی هونەردۆستان و ئامادەبوانی پێشانگەکە. یانزەدانە لە کارەکان سەبکای ڕۆژشاخن بە تکنیکی ڕەنگڕۆغن و ئینتزاعی، چواردەدانە لە کارەکان کۆپین، کولی کارەکان لەسەر بابەتی ژنانە و دلیلیشم و ئامانجیشم لە انتخابی ئەم ناوە بۆ پێشانگاکە ئەو بوو کە هەمیشە دەغدەغی مافی ژنم بوو و حەزم کرد عنوانی ژنێک کارێکی چکولەم کردەوە کۆمەڵگەی ژنان و توانی بێتم چیرۆکیان بەخۆشی و ناخۆشی بە تەسیر بکێشم. هەرو جۆرێک کە دنکێ لە کارەکان لەسەر پوستەڕەکەیشا بوو، یەکدانە مشکڵی خانوادەگی نیشانات کە پیاوەکەدایەتی لە ژنەکە و فەزای ماڵەکەیش کامڵ شێواوە. واقعەن بێدەنگی لەم ژنا لە چهرە مشەخەسە کە کامڵ ئەم ڕەواڵە خەریکە قبول ئەکاتوە بێدەنگە لە پێناوی ئەم شرایەتە. حەزم کرد واقعەن شتە نیشان بم کە ژن ئەتوانێت واقعەن هەستی خۆی دەربڕێت و لەو شرایەتە سەختە کە نەتەنها پیا و کۆمەڵگا بۆی فراهەم ئەکات نەمێنێتەوە بتوانێت ئەو نەقەوی بێ بتوانێت خۆی نەجاتەوە لە زۆر شرایەتە. زۆر جار بیستومانە دەڵێن میوزیک خۆراکی ڕۆحە. مەبەستیش لێ ئەوەیە میوزیک دەروون و ناخی مرۆڤ هێور دەکاتەوە و ئارامی پێدەبەخشێت. بە تایبەتی میوزیکی کلاسیک تەم چێژێکی تایبەتی هەیە و کۆن نابێت. لە هەموو شوێنێکی جیهانیش گەگری خۆی هەیە. لە کوردستانیش بە هەمان شێوە هەر بۆیە ئۆرکێسترای کوردستان بە هاوبەشی لەگەڵ ژمارەیەک میوزیکژێنی جۆرجیا کۆنسێرتێکی میوزیکیان لە هەولێر ساز کرد. میوانێکی زۆر هاتوبوون بۆ گوێگرتن و تێکەڵی ئارامی میوزیکی کلاسیکی بوون. خۆم خۆشحاڵ دەزانم منی وەکو کەرگوتیەک لەگەڵ ئۆرکێسترای کوردستانە ئێمڕۆ بەزار لەم چالاکیە جێگەی دڵخۆشیشە کە موزیسیانانی وڵاتی جۆرجیا هەرچەند وەکو زمانی نەتەوە لە یەکتری تێناگەشن بەڵام بە زمانی موزیک ئێمە توانیمان موزیکەکانمان ئەوەیەتە یەکتری بکەین و ئەمڕۆ ئەم چالاکی ئەنجام بدەین. فترەی نزیکەی 2 مانگە ئێمە بەردەوامی لە پرۆڤەکردن و خۆ ئامادەکردن بۆ ئەم کۆنسێردا. هیوادارم توانی بێتمان ئارامێک بە دڵی ئامادەبووان ببەخشین. مادەی کۆتایی دوایمین بەرهەمی ئەمڕۆ لە کۆنسێرتەکە مەستم بەلێ موزیکەکە من خۆم دامناوە بۆی لە ساڵی 2014 دەستم پێکرد بە تەلیفەکەی جارێکیان بە لەگەر سیمفۆنیای عێراقی پێشکەشکرا و ئەم جارێکیان لەگەر دووبارە جیاوازیەکەی باز دەکەم
ئەمە ساڵی 2014 کە هەولێر پایتەختی گەشتیاری بوو لەلایەن سیمفۆنیای عێراقی پێشکەش کرا لەمە هەمان ئەم هۆڵەدا ئەوەی جێگای خۆشحاڵە زۆری ئەندامەکانی ئۆرکێسترا و ژەنیارە بەتوانە و جوانانە هەر لە کۆلێژیش زۆر بەیان قوتابی خۆم بوو ئەویش جێگای شانازیەکی ترە کەەوە ئەمڕۆ بەرهەمێکی من پێشکەش بکەن لەسەر ئەم ستێجە بۆ ئەم ئامادەبووانە بەڕاستی ئامادەبووانیش یەکجار زۆر بوو هەتاوەکو هۆڵەکە فول جێگا نەبوو. لە هەموو وڵاتێک ئۆرکسترا زەرورەتی خۆی هەیە بۆ بەرەو پێشبردننی کولتور و ڕۆشنبیری هەموو وڵاتێک هەموو نەتەوەیەک لەبەرەوەی ئۆرکسترا بە بوێرانە هەموو مەعاناتی هەموو ناخۆشی گەل لێرە لەسەر ئەو ستێجە دەگەێنێتە هەموو کەس و هەموو جێگایەک و بە دەنگێکی بەرز لە هەموو دنیا بڵاوی دەکاتەوە. لەبەرەوەی ئێمە وڵاتێکی ڕۆژهەڵاتین موزیکی ڕۆژهەڵاتیمان هەیە. چەند ساڵێک ئێمە لە ساڵی 1997ەوە لە ئۆرکسترا بەردەوامین وامان بە زەرور زانی کە تێکەڵکێشیەک بکەین لە نێوان موزیکی ڕۆژهەڵاتی و موزیکی کلاسیک لەبەرەوەی ئەو کەسانەی کە دێن لە بەرامبەر ئۆرکسترادا دەنیشن بۆ ئەوی تووشی مەلەلێک نەبن هەر بە دیار موزیکی با بڵێن کلاسیک و ئۆرکسترالی بۆیە هەوڵماندا موزیکی ڕۆژهەڵاتیشی تێ بکەین بەڵام بە تەوزیعێکی ئۆرکسترالی بۆ ئەوی زیاتر خەڵک هام بدەین بێن بۆ کۆنسێرتەکان و بێن بۆ چالاکیەکانی ئۆرکسترا. ئێمە لە هەر هەموو کۆنسێرتەکانمان یعنی نزیکەی با بڵێن لە زۆربەی زۆری کۆنسێرتەکانمان دەفمان بەکارهێناوە یەکێکە لە بڕگە هەرە سەرکەوتوەکانی ئۆرکستراکەمان لەبەرەوەی کاتێک کە دەف دەبینی هەر لە خۆتەوە هەستێکی کوردەواری و هەستێکی نەتەوایەتیت بۆ دروست دەبێت کە ئەم ئۆرکسترایە جگە لە ئامێری بێگانە ئامێری خۆشمانی تێدایە و خەڵک زیاتر ئیستیقبالی ئامێری دەف دەکا زیاتر چەپڵی بۆ لێ دەدا زیاتر بە جۆش و خرۆشەوە سەیری وەزعەکە دەکا بۆیە من بە سەرکەوتوی دەبین. یەکێک لە نووسەرەکانی شاری هەڵەبجە ژمارەیە کتێب و لێکۆڵینەوەی لەسەر شاعیرانی کورد نووسیوە هومایۆن ساحیبە. یەکەم کتێبی لە ساڵی 2000 بە چاپگەێنراوە لێکۆڵینەوەیەکی تایبەتی شعرەکانی مەولەوی بووە. ئەم کتێبە تا ئێستا 2 بەرگی بە چاپگەێنراوە و بەرگی سێمیشی لە چاپخانەیە. ئیشکالێکی زۆر کەوتووەتە نووسینەکانی ئەدەبیاتی ئێمەوە هاوڕێیان لەبەرەوەی کورد دیالێکتی جیاوازی هەیە ئەو دیالێکتانە کاریگەریان لەسەر یەکتر هەیە و بەڵام بە تەواوەتی ئێمە لە ئەدەبیاتی یەکتر پسپۆڕیمان وەرنەگرتووە. ئەحمەدی خانی لە منطقەی ئێمە بەو جۆرەی کە خانیە ناناسرێ مەلای جزیری بەو جۆرەی مەلای جزیریە ناناسرێەوە بە پێچەوانەوە مەولەوی لای ئەوان ناناسرێ. گۆڕانکاریەکانی وەرگێڕان لە سەدەی ڕابردوودا بە تایبەتی ئەدەبیاتی هەورامان یا گۆران یا ماچۆ هیچ کامێشان خوێنە قوڵی بێ من وەلا نییە بۆ هیچ کام لەو تعسب و دیالێکتان تعسبی دیالێکتیە. پاشخانێکی زۆری گەورەمان هەیە و زۆر بەرفراوانمان هەیە و مێژووی ئێمە دوورتر ئەخاتەوە دێرینتری ئەکا لەوەی کە ئێستا لە بەردەستمانایە لەسەر مۆسیقا لەسەر پەخشان لەسەر شێعر لەسەر
معماری لەسەر ئاوەدانی لەسەر هەمووانە دوور ئەبین بە خاوەنی مێژوویەکی دێرینتر لەوەی کە ئێمە لە ناوەندەکانی ئەکادیمی ئێمەدا وە کتێبی منهەجیدا هەیە. ئەمە وای کرد من بکەومە سەر کەڵکەڵەی ئەو خوێندنەوانەوە معناکردنەوە بەڕاستی، چونکە ئێستا ئێمە تەنانەت لە زمانە میلیە جافیەکەی شارەزانین. ئەگەر شاعیرێکی وەکو ئەحمەد فریسی بەکاریە نابێ، مەولەوی بەکاریە نابێ، لە منطقەی چۆڕ و مەریوان و ئەوانە کۆماسی بەکاریە نابێت، لە بلۆکەکانی ئەمارەتی ئەردەڵانە شێخ عەزیزی جانەوەری بەکاریە نابێت، ئێمە نازانین معناکەی چێ. لەبەرەوە هەڵە معناکردنەوەی شێعر ئێستا لە هەموو ئەو دیوانانەدا هەر کەسێکە خولیای هەبێ و بیکا بە ئیشی خۆی هەڵە ئەدۆزێتەوە لە ناویانەوە. هەڵەی وشە کاریگەری دەرنەکردنی وشە کاریگەری معناخستنەوەی خراپ بخاتەوە کە معناکە پێچەوانەی ئەو نیازە بووی. تر من وەرحاڵ کەسێک بووم حەزم لە ناو ئیشکردن بوو لەوا کە پێم وابوو تا ڕادەیەک دەسەڵاتم بەسەری داعشکێ و ئیتر ئەگینا من ئەزمونم بە ئەزمموی نووسینم هەیە بە شێعر دەستم پێ کردەوە محاولەی ڕۆمانیشم کرد کاتی خۆی، بەڵام وازم لێ هێنا بەڕاستی من نامەوێت نە شاعیر بم، نە ڕۆمان نووس بم، نە چیرۆک بنووس بم و حەزەکەم لە مەیدانی ئەدەبی میلەتەکەمە توێژینەوە و لێکۆڵینەوەمە بێ. من لێکۆڵینەوەم زۆرە زۆربەی دیدارە ئەدەبیەکانی کوردستان بەشداری کردووە بۆ بەشە لەو بابەتانە لە کتێبی ناو دیدارەکانە چاپ کراوە دوای ئەیانوێنن، دیداری ئەحمەد موختار، دیداری سابری، دیداری مەلا عەبدولکەریمی مدەڕێز، دیداری شەری کلاسیکی کوردی، دیداری ئەحمەد موختار جاو، دیداری ئەکرەم عەنەبی، دیداری حەکیمی مەلا ساڵح. هەموو ئەو بابەتانەی کە من لەوێ پێشکەشم کردوون زۆرینیان لە کتێبی دیدارەکانە چاپ کراون و هەموو بەرهەمانیشم کۆ کردوێتەوە ئێستا لە دیزاینایە. بەڵام یەکەمین بەرهەمم کە وەکو کتێب بڵاو بوویەوە من لە 2000ەوە خەریکی ڕاوەی شێعرەکانی مەولەویم لێکۆڵینەوەی ڕاوەیە ڕاستکردنەوەی ڕەخنەیە. یەکەم کتێبم دیداری مەولەوی لە 2010 لە سلێمانی چاپی کرد، ئەو کتێبە لە بەردەسایە و هەمانە و کتێبە بە بەرگی دووەمەوە لە 2013 لە دوو بەرگی قەبارە گەورەدا دوایی ئێوە ئەیبین و خوێنەران لە بەردەستیانە بووە. 2013 دەستگای جەمال عیرفان لەسەر ئەرکی بەڕێز دکتۆر تا ڕەسوڵ چاپی کرد و ئێستا بەرگی سێیەمی لە چاپخانەیە پێم وابێ لە کۆتایی ئەم ساڵدا ئەویش بێتە دەر. دوای ئەوە کتێبێکی کەم نووسی بە ناوی هەڵەبجە یار کە مەبەست و سیاسەتی من لەو نووسینە ئەوە بوو کە ئێمە ببینە خاوەنی گێڕانەوە جیاکان ئەوانەی کە خەڵ نەیبینیون. لە دوابڕگەدا شێوەکارێکی شاری عاموودا میوانی ئێمە دەبێت. سعید عیسا لە تابلۆکانیدا پۆرترێتی ئافرەتان دەکێشێت و هەوڵی وێنەکردنی ئازارەکانیان دەدات. سعید ئێستا لە ئەڵمانیا دەژی و بەردەوامی دەدات بە هونەرەکەی. Ez Saîd Îsa me ji bajarê Amûdê şêwekarekî Kurdim. Ev 5 salê min ez li Almanya rûniştî me. Ez pêşengeha Almanya çê dikim û bajarê xwe jî min gelek pêşengeh çêkirine. Ev 20 salê min ez vî karê han dikim û ev jî mersema min e li bajarekî Almaniyê ez li vê dikê karê xwe dikim. Rastî ez tablo dirsimînim, ez xewnê xwe ez çê dikim, ez ser tabloê datînim. Xewnê bav û kala, xewnê hîna bi jî nehatiye
وطابلو الجمة براستي وك زاروككية لازم توي هدي توي خدي بك في زاروكي هاني ألمان قافاقتين يا أوروبي قافاقتين الشوكاري كردنارن إنه بفي أسلوبه خوش في أسلوبه فان رنگی خوشی کلو داتین سروان تابلا ام گلکی کیف خوش دبن. امجي وك شوكارن كرد نكمي شوكاري في دنينا امجي كارن بطابلو خا او برنجي خا ام كارن ايشا خا بيش ملتكن بيش هر كسي الفي دنيكن لي بس ام تخوازن كردستانك ما تشيبه ام تيد آزاد بن